پۆستەرێکم هەیە، پۆستەرەکەم لە وەرگیراوی پرۆژەی دکتۆراکەمە. ئەویش بەرهەمێنانی 4 جۆر پەیینی بەکتیریا، یعنی لە باتی ئەوەی پەیینی شیمیایی بەکاربێنی، پەیینی نایترۆجینی ئەتوانی بەکتریا بەکاربێنی. ئەم هینەمان لەوێ وەرگرتووە لە شاخەکانە لەسەر ڕەگی ڕووەکەکان کۆمان کردوتەوە. اینجا وەکو پەیین ئەتوانین بەکاری بێنین. ئەمە ئیسفادەکانی چییە؟ پەیینی نایترۆجینی لەبەر ئەوەی یەکێکە لەو پەیینانی زوو ئەشۆرێتەوە کاتێک فەلاحی ئێمە بەکاری ئەهێنێ، بڕێکی زۆر بەکارەهێنێ، کەمێکی ڕووەکەکە ئیسفادەی لێەکە، بەشێکی ئەڕوات ئەشۆرێتەوە ئەچێتە ناو ئاوی ژێرزەوی. کاتێک ئەچێتە ناو ئاوی ژێرزەوی ئاوەکە پیسەکات بە شێوەی نیترات. لە باتی ئەوەی ئەو پەیینە خراپە بەکاربێنین، پەیینێکی شیمیاییە بۆ ژینگە و بەسیحەت و بۆ کوالیتی بەرهەمەکەش خراپە، ئەتوانین زۆر سەلامەتە بەکتریاکان لەسەر جسمی ئینسان، لەسەر کوالیتی بەرهەمەکە، خاک پیس ناکە، ئاوی ژێرزەوی پیس ناکە، نسبەتی پەیینی نایترۆجینی کەم ئەکاتەوە و لە کۆتاییە هاوڕێی ژینگەیە. بۆ نمونە من لە نۆکی شێوی وەرم گرتووە، هێناومە لەسەر نۆشی ئەو نۆکی کە فەلاح لۆکاڵی بەکاری ئەهێنێ، تاقیم کردوێتەوە، زۆر سەرکەوتوو بووە.